هەموو ژیانی مناڵیمان ژیانێکی ئاساییەرۆ هەموو مناڵێکی ئەم شارە، بەڵام قۆناغی ئێمە لە قۆناغی شەڕی ئێران و عێراق بوو، قۆناغێکی زۆر ناخۆشی مناڵیمان بردەسەر. دواتر قۆناغی ڕاپەڕین و گرانیەکانی ساڵی 91 هەر زۆر بە زەحمەتی و بە ناخۆشی بردمانە سەر، وەکو هەموو هاوڕێ و دۆستەکانمان. ئەو بوو ئیتر یەکەم ئەوەی جار کە من دەستم کرد بە کاری ئیعلامی ساڵی 96 بوو، راپۆرتێکم لە کوردستانی نوێ بڵاو کردەوە لەسەر ئەو جاران پاسەکان شاگردیان هەبوو، بە حکمەوەی کە من براکانم پاسیان هەبوو ڕۆژانە ئاهاتنەوە باسی معاناتی ئینیان ئەکرد، ئەو جابیانی کە لەگەڵ پاسەکانە ئەڕۆن. و هەڵبەت پێش ئەو قۆناغەش من لەگەڵ کۆمەڵی خوێنکاران چەند کۆڕێکی شعری مەبووکو شاعیر، چەند کۆڕێکیان بۆ بەست بووم، چەند شعرێکم بڵاو کردبوو لە ڕۆژنامە. ئەتی لە شعرەوە یەکەم کاری ڕاگەاندنم لە 2000 لە 96 کە یەکەم کاری ڕاگەاندنم ئەم راپۆرتە بوو لەسەر جابیەکانی پاسی سەرچنار، کە بۆ کوردستانی نوێ پێشنیاری شتێکی وام کرد. وتیان ئێمە پامنێری کچمان نییە، یعنی تۆش کچی، ئێمە چۆن پامنێرێک بنێرینە ناو ئەو هەموو پاس و ناو ئەو هەموو خەڵکە و خەڵکیش وەکو ئێستا نەبوو، کراوە نەبوو. وتم من بە ڕوخمی براکانم لەوێن، من لەگەڵ براکانم ئەڕۆم، براکانی خۆمی لێیە و لێ من لێدوان لە جابیەکان وەرەگرم. هەر کە چوومە ئەوێ یەکەم کاری مەیدانەوە پێکەنینویە، نەیانزانی من دوو برام لەوێ و پاسەکان و جابیەکان پرسیاری زۆر حەساس ئەو دەست درێژیانی ئەکرێتە سەر جابیەکان لەلایەن ساق پاسەکانەوە ئەو جابیانی کە سوکایەتیان پێکرێ. وەڵا یەکەم کاری پامنێرم بەرتەماتە درام لە ناو مەیدانی پاسەکانی سەرچنارە. قسە پێوتنێکی زۆر و تەماتە و وینێکی زۆر، کە زانیان ئەو دوو بەڕێزە برامن دەستیان کشانەوە و چۆن ئەوی ئەم کارە ئەکەو ئەوانە ئەو شتی قەیچێکە با پرسیارکانی ئێمە ئەبێت ئەو پرسیارێکە لە هەموو کەسەکرێت، ئەو جابیانە معاناتیان هەیە. ئیتر ئەو بوو یەکەم بابەتم بڵاو کردەوانێ لەسەر جابیەکانی پاسی سەرچنار بوو بە بابەت سەردێڕ. ئێسش بابەتەکە ماوە، کۆفارە ڕۆژنامەکە ماوە، بوو بە سەردێڕ و منشێتێکی زۆر معقول. ئەوە بوو حکوومەتی ئەو کاتی بەرەی کوردستانی و یەکەم پەرلەمان کرا بوو بڕیاریە کە مناڵ نابێ کاری جابێتی ناو پاس بکە لەسەر ئەو بابەتەی من. ئەو بوو دوای ئەوە لە 96 بڕیاری ئەوە درا بە ڕسمی نابێ مناڵ کاری جابێتی، کاری فیتەری بەبێ ڕەزامەندی کەسوکاری پێ بکرێ. دوای ئەوە قۆناغێکی ترچوینە پێشەوە ساڵی 98 من 97 ئامادەیم تەواوکە بووم بە فەرمانبەر. باری بژێویمان زۆر سەخت بوو، نەمەتوانی کچمە زانکۆ ئەوانە. لەگەڵیشە هەرە سەردەما لە ڕۆژنامەی هەواڵ کارم ئەکە، لە ڕۆژنامەی هاوڵاتی کارم ئەکە، هەر لەگەڵ لەگەڵ خوێنکارانە گۆڤاری خوناومان دەرئەکرد پێشەوەی بچمە زانکۆ خوێندنی زانکۆ بەشی ڕاگەاندن. اینجا چەند کۆڕێکی شعریمانە بوو لەگەڵ هاوڕێ شاعیرەکانمان تا 98 لەبەروی بواری زروفی زۆر سەخت بوو. ئێمەش زۆر بووین مناڵەکان. باوکم وتی ئەبێ یەکێکتان یارمەتی من بن، واز لە خوێندن بێنن، یارمەتی من بن. من کەوتومەتە تەمەنێکەوە ناتوانم هەمووتان بەخێو بکەم. من و خوشکێکم لە من گەورەتر بوو، ئەو زۆر تومحی بە خوێندن هەبوو لە من زیاتر، وازی لە خوێندن نێنا، من وازم لە خوێندن هێنا. لەگەڵ باوکم ئیشمانەکەی کاری باوکم بڵێن سایق بوو، کاری بڵێن هەر پاسمانە بوو، پاسی گەورەمانە بوو. برا گەورەکەم چوو بوو بۆ خارج، باوکشم تەمەنی زۆر ڕۆشت بوو، براکانی تریشم پێ نەگەیشت بوون. یعنی لە کاتێکا بوو هەم باوکم لە تەمەنا بوو، هەم براکانم مناڵ بوون، تەمەنی یاساییان ئەوە نەبوو سایقی بکەن. بۆی لەگەڵ باوکمە دەستمان کرد بە کار و کاسبی. دوای کەوتمە تەمەنێک هەستم کرد ئەو ئیشی پیاوانەیە بۆ من زۆر قورسە. بەڵێ لەگەڵ باوکمە سیارەمان لێ خوڕی، سیارەمانە کڕی، ئیشمان زۆرە کرد. ئیتر من داوام لە باوکم گوتم باوکە من ئەتوان بە شێوەیەکی تر یارمەتیت بەم. من لە ڕێگەی خوێنکارانەوە فۆرمم تەقدیم کردووە تەعین ئەبم بە فەرمانبەر بۆ لەم بوارە تۆ یارمەتیم بە. وتی بەسەرچاو. ئیتر باوکم خۆی مەعامەل و شتێکی بۆ تاوکرم لە هەولێر لێ بووم بە فەرمانبەر لە قوتابخانەی قازی محەممەد لە ساڵی 98.
کە بووم بە فەرمانبەر لە قوتابخانەی قازی محەممەد هەر حتمما هەر کاری ڕاگەاند و شتەکاقین دابراکانم گەورە بوون خاڵەکانم معارز بوون تووشی کێشەی خێزانی بووم تووشی زۆر کێشەی خێزانی بووم هەر لە لێیانەوە هەر پێکردن و هەر ئیتر کچێک لەو سەردەمە تەحەدای کۆمەلگایەکی پیاوسالاری تەحەدای کۆمەلگایەک بکە کە ئێوە بە ئێستاشەوە کێشەتان هەیە لەگەڵ کارێک ڕاگەاند کارێکەکە ئەو کات پێش 25 ساڵ معاناتی من ئەبێ چۆن بوو بێ باشە کێشە خێزانیەکان دەستی پێکرد لە خوشک لەوەی شووی کرد بوو لەوەی کە لەسەر ماڵ بوو لە برا ئەو جیلەی لەگەڵ منابوو دەستمان کرد بە گۆڕینی ئەدەب و عادات و بە گۆڕینی ئوسوول و هاتنە مەیدانی ژن لە هەموو بوارێکە زۆر هیلاک کراین بەڕاستی هیلاک کرێن بەش نە هەر منە هاوڕێکانم ئەوانەی لە سەردەمی منە خولوای کاری سیاسی و کاری ڕاگەاندنی و شعر بوو بێ با هێندەی ئێمە وەکو یەک هیلاک کرێن والحاصل گەیشتە 2003 لە 2000 با بڵێن پێشی بگاتە 2003 لە 2000 ئێمە هەموو ڕاگەاندکارەکان کە لەو سەردەمایە کاری ڕاگەاندنمانە کرد بە کچوو بە کوڕەوە وتمان ئێمە لەسەر ئەم کارە پێمانەکرێت من یەکێکیان خۆم بووم کە ئەمود من ڕۆژنامەنووسمان و گەر ڕۆژنامەنووس کارێکی باش بە بەشێکی بۆ کرایەوە یعنی کەیەوە خوێندنە هاتیم بیرمان کردەوە لەبەرەوەی کە ڕکاری ڕاگەاندن بکرێ بە پەیام بکرێ بە خوێندن لە هەموو وڵاتانە دەرچوی بەشی ڕاگەاندنەیە بۆ کوردنەی بێ یعنی ئیعلام چەند ساڵی هەشتاکان لە بەغا بەشی ئیعلام هەبووە ساڵی هەفتاکان لە مەسڕ دەرچوی بەشی ڕاگەاندن هەبووە ئێمە بۆ ئێمەش ئەو بەشەدانەنین هەم وەکو ئێمە کە ئەو پەیامەمان پێ بە پەیامێکی ئەکادمی هەمووەکو خەڵکی سوودمان لەبینی ئەو بوو بە کات و بە ئەو کەسانی کە لە ڕاگەاندنی ئەو سەردەما بووین پێش 2000 هاتین دەنکۆک بووین قەنەعەتمان بە حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە بەشی ڕاگەاندن بکرێتەوە چونکە ئەم بەشە لە نەبوونی ئەم بەشەیە ئێمە تووشی کۆمەڵک پرسیاری نابەجێ بین کە بوو بە بەش کە بوو بەوەی کە خوێندنێکی معقولی تر ئێمەش کۆمەڵک بەرگرانیمان لەسەر لاچێ بالفعل حکوومەتی ئەو کاتی هەرێمی کوردستان ئیدارەی سلێمانی ئەو کاتە دوو ئیدارە بوو ئیداری سلێمانی ڕازی بوو بەوەی کە لە زانکۆی سلێمانی و لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن بکرێتەوە لە 2000 ئێمە یەکەم وەجبەی ڕاگەاندن بووین 2004 زەواجم کرد داوام لەم بەڕێزە کرد کە هەموو پێوەرەکانی ئازادیم بپارێزێ ئەویش لە داواکەمی پێ قوبوڵ بوو وتی لەبەروی ئێمە لە بەغا گەورە بووین بەلای ئێمە ئوشتان هەر زۆ ئاساییە ئەوە سەرەتایەترین مافی خۆتان منە توام لێرۆ بڵێم لەو ئیتارەیە ماڵی غەزورانم کە دشەکانم ئەکاکە شوبراکەمەکە باوەڕکەن لەو ڕووەوە هاندەر من هانم ئەیەن یارمەتیم ئەیەن ئین ئەکەن تا ئێستا تعلیقێکیان لێ نەیاوم لەسەرەوە بابەتە بەعکسەوە خەڵکە شانازیت پێواقین کە تۆ براژنی ئێمەی چوینە ڕێکخراوی هاموون لەوێ مؤسسەسی ڕێکخراوی هاموون بووین ڕێکخراوی هاموونمان لەگەڵ جەماعەتی کۆیا دروست کرد من بووم بە جێگری سکرتێری ئەو کاتی ڕێکخراوی هاموون کاکە هاموونی کوڕم هەر لەو ئاسنایە دروست بوو کۆی دەنگوا بوو بە ناو ڕێکخراوەکە بە ناو ڕێکخراوەکەی بنین لە کاری ڕۆژنامەگەریە گەشتینە ئەوەی من بووم بە بەرپرسی ڕادیۆی مەڵبەندی یەکێتی بۆ بەرنامەی سەدای ژن لەبێ بێژەر بووم و دواتریش کە چەند ساڵێک لەو ڕادیۆی من بێژەر بووم تاکە ئیش کە کرد بێتم شانازی پێوە ئەەکەم ئەوە بوو وەلی ئەمرمان لەسەر جەوازی عێراقی هەڵگر بۆشن قۆناغێکی تر لە ژیانمانە لە 2010 دەستی پێکرد ئەویش من دایکم بنەماڵی ماڵی دایکم چارەسەری کەری سروشتی بوون ینی ناوەگرتن و ئەمانایانک منش لە دایکم و ئەوانەوە فێر ببووم لە ڕێگەی دکتۆر فالح فەڕەنسیس داوامان کە خۆشم کاری منەزەماتم ئەکرد داوامان لێ کرد لە ڕێگەی دکتۆر فالح فەڕەنسیس کە بین ئەم چارەسەرە کوردیە بکرێ بە چارەسەرێکی ئەکادمی چۆن کاتی خۆی تەسیرمان نەبوو ڕاگەاندنمان کرد بە بەشێکی ئەکادمی ئەبێ ئەم چارەسەرە کوردیەش نەفەوتێ بکرێ بە بەشێکی ئەکادمی چارەسەرە سروشتە میلیەکان چییە؟ ئەو چارەسەرانن کە ئەساسی پزیشکین یعنی پێش ئەوەی بەشی پزیشکی بکرێ بە بەشێکی ئەکادمی لە هەموو عالەمە باوایدانی 500 ساڵە پزیشکی ڕسمی هەیە دەرچوی بەشی پزیشکی هەیە 12-13 ملیۆن ساڵە مرۆڤ دروست بووە ئەی باشە لەو مێژوەیە مرۆڤ چۆن خۆی چارەسەر کردوە ئەو ڕێگایانە چین کە خۆی پێ چارەسەر کردوە
یەکێک لەوانە مەسەلی ناوە کەوتنە خێلبوونە بەبوون کەوتنە ئەمە لە کوردەباریە پشت وەرگەڕامە ناوە کوردیەکانیەتی ناوە عیلمیەکانی هەڵبەت شتێکی ترە ئیتر ئەو بوو من ئەمەم هەیە ملەتێکی تر وەکو سین وەکو مەسر وەکوین ئەمانش کۆمەڵە چارەسەریانەیە حکومەتی کۆری با بڵین کۆریا هاتە چی کرد هات بەرنامەی دانا بۆ ئەوەی ئەم چارەسەرە ملیە ئاسیاویانە لە ناو نەچێ بکرێ بە خوێندنێکی ئەکادمی ئێمە بووین بە نوێنەرێ عێراق و کوردستان باشە سەفەری یەکەممان کرد ناو شتەکەمان تۆمار کرد تا 2019 بە چەند جار سەفەرکردن و هاتنەوە بە چەند جارێک سەفەرکردن و هاتنەوە و خوێندن و بەشداریکردن ئێمە 2019 ئێرەمان کردەوە ئەم سنتەرە دەست ئەکەین بە چارەسەرە ملیەکان و لەگەڵشا بە چارەسەرە ڕۆحیەکان و لەگەڵشا بە چارەسەرێکی وا ئاکەین کە نە هیچ نە دەرمان نە دەرزی نە حەپێکی ناوێ بەس لە ڕێگەی دەست و پەنجە و کورسەکانمانەوە چارەسەرەکان جێبەجێکن. تۆ بالبەدیل هەتا ئێستا نەبوو بە زانستێک بچێتە ناو چوارچێوەی تەندروستیەوە بەداخەوە بەڵام ڕێگە پێدان ئەکرێ وەکو ئێمە بۆ چارەسەرە سروشتیەکانی بەناو کوردەبارەکانەوە ئێمە کە هاتین ئێرەمان کردەوانێت تەبعاً هەڵبەت 2019 ئێرە بە گڕوتینێکی زۆر باشتر کرایەوە و دەرمان وشتمان زۆر هەبوو بەڵام بەبوونی فترەی کرنتینەوە فترەیەکی دوای ئەوەش ئێستا بازار نییە یعنی بازار مردووە بۆیە کەلوپەلەکانمان بەشێکی کەم کردوتەوە توانین ئەو نەبێنین کە سەرف کرێ بۆی نەمێنێتەوە ئەکسپایر بێ بەشێک لەم دەرمانانە خۆمان دروستیەکەین کۆمەڵە دەرمان هەمایە خۆم دروستیەکەم بەشێکشی لەسەر داوای ئێمە دروستەکرێت لەگەڵ شەریکەکانی سووریا تایبەتی سابوون و شتەکان ئێمە وەصفی یان با بڵێن جۆری یینەکە ئەنێرین بۆ سووریا ئەڵین بەپێی ئەم وەصفا بۆمان دروستکە ئێمە تەڵەبیان ئێنێ بەگەڕیان نەخین تێگەی کۆمەڵە گەنج کۆعنی بەبوونی ئیشەکەی ئێمەوە بڵین لە دەرەوەی ئێمە کۆمەڵە گەنج کۆمەڵە مەعامل کۆمەڵە ئیشمان بۆ ئەکا دەرمانمان بۆ دروستەکە زۆرجار عەتارەکان لە ئێمەوە وەرێگرن عەتارەکان یان با بڵێن ئەوانی دوکانی عەتاریان هەیە ئەم زەیت وشتە لەسەر وەسفی ئێمە وەرێگرین شەریکەی کاژۆ یەکێکە لەو شەریکانی کە بەرهەمی ناوخۆیە زۆرجار وەسفەکان لەسەر چاوەکەی با بڵێن پێگاتە و وەسف و شتەکان لە کەسانی شارەزاوە وەرێگرن باشە ئێمە لێرە چ چارەسەرێکەکەین چارەسەرێک کە بە کوردەواری پێی ئەوترێ ناوەک کەوتن بەڵام بە زانستی سروشتی پێی ئەوترێ چەقی هاوسەنگی مرۆڤ تێگەی چارەسەری ئەوە ئەکەین دووەم سوڕانی دەمار یان پشت وەرگەڕاندن بەڵام بە ناوە چارەسەرە سروشتەکەی پێ ئەوترێ گرژبوونی دەمار ئاڵۆزبوونی دەمار چارەسەرە ڕۆحیەکان گەڕانەوەی تاقە هەموو ئینسانێک چۆن تۆ ئەم دوکانە گڵۆپ و پلاکی هەیە مرۆڤیش وا دروست کراوە 366 تاقەی بەشەرید هەیە 366 منبعی چاکردنەوە هەیە بە سروشتی ئەکرێ بەبێ حەب بەبێ دەرزی بەبێ دەرمان بەس لە ڕێگەی ئاکتیڤکردنەوە سینیەکان بە دەرزی ئەیکەن وڵاتی سین بە دەرزیکە وڵاتی کۆری شێلان زیاتر بەکارێنێ وڵاتی کوردستانی خۆمان لەو خاڵانە بە هەمووی دووسێ خاڵ فێر ببوو گەورەترین خاڵی کە کاری لەسەر کرۆ ناوەک بووە لە ڕێگەی ناوەک گەورەتی منبعی بەخشینەوەی وزەیە بۆ سەراپای مرۆڤەکان باشە ئەوانی بە تەحدیدی ئێمە چارەسەری چیەکەین کەوایە چارەسەری ناوەک کەوتن گرفت خڕبوونی ماعیدە و گیرانی ماعیدە سوڕانی دەمار و پشت وەرگەڕاندن و فەقەرات ساوەفان دائل سەعلەب دەردەڕێوی ئەمە هەرمڵە ئەمە تێکەڵەیە ئەمە مثلا تێکەمە هەرمڵە هەرمڵ و تێکەڵەیەکە لە زەعفەران و لە هەرمڵ و ئەمانە باشە ئەمە هەرمڵ بە سادەیی خۆیەتی هەرمڵ هەر خۆیەتی باشە ئەمانە هەموو تێکەڵە کرێت باشە ئەمە گوڵە باخە ئەمانشی ئەمە بە ڕێژە تێکەڵە کرد باشە گوڵە باخە ئەوەترە و کەسە بە خوێ ماڵەکەی خۆی تێەکە من خوێەکەی بۆ تێناکەم من ئەمەوەیە هەموو بە هەموو ژنێک بڵێم ئەو کاتی زوڵمت لێکرێ شەرم لە خۆت مەکە کێ زوڵمت لێکە نەڵێ ئەمە برامە ئەمە خوشکمە عیبە قسەی لەسەر بکەم تاوانەکرێ بەرامبەر بەرت پڕ بەدەمە هاوارکە
چگەر هاوار نەکی کەس ناتبیستێ تێها ژنمان کوژراوە لەبەر عیبە و کللتور و براکەمە پارێزم و خوشکەکەمە پارێزم و دایکمە پارێزم و باوکمە پارێزم بەڵام دوایی بە هەمویان ئەویشیان لە ناو برد و لە گۆڕی بێکەسان نێژرە مێردەکەمە پارێزم و چەندێکمان سووتا باشە ئەو ئافرەتانی پێشەوەی بسووتێنرێن وەک من هاواریان بکردایە وەک من بیان کردایە بەڕای کیشتی ئەیان توانی بیان سووتێنن لە هیچ ئاین و لە هیچ ئەیدۆلۆژیەکە نییە ژن بکوژدێ باشە ئەگەر ئەو ژنانەی تر وەکو ئێمە جەری بن منەمەوێ چۆن کۆمەڵێک گۆڕانکاریم کرد لە ناو ژیانی ڕاگەیاندکاری کوردیا کۆمەڵە گۆڕانی کاریم کرد لە ناو ژیانی کۆمەڵایەتی کوردیا ئەمەوێ لێرەش ئەم پەیامە بگەێنم ژنان تکاتان لێ ئەەکەم لاواز مەبن زەعیف مەبن خۆتان مەکەن بە قوربانی ئەوەی کە ئەتکا بە قوربانی تێگی